بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر بەردەوامی قەیرانی بنزین هەروە جێبەجێنەکردنی بڕیاری حکوومەتی ماوە بەسەر کوێریم دەکەین بۆ وەرزانکردنی نرخی بنزین دیارە لە چەند ڕۆژە ڕابردوو حکوومەت بڕیاری دا کە نرخی بنزین هەرزان بکرێت بەڵام لە سلەیمانی نەچەوە بواری جێبەجێکردنەوە لە هەولێریش لە هەندێک بنزینخانە جێبەجێکرا و دواتریش لە بۆردی هەندێک لە بنزینخانەکان بەشی زۆریان نووسراوە کە جۆرەکانی بنزین نەماوە. ئێمە قسە لەسەرەوە دەکەین هۆکاری سەرەکی قەیرانەکە چییە و بۆ هەرزانکردن دەبێ لەکوێوە دەست پێ بکرێت لە پاڵاوگەکان یاخود لە بنزینخانەکان و دەبێت چۆن ماوە لەگەڵ 50,000 بەرمیلە بکرێت یاخود جیاوازی نرخی بنزین هەرێمی کوردستان لەگەڵ عێراق لەگەڵ وڵاتانی دیکە چییە لەگەڵ داهاتی تاک دەگونجێ چارەسەری بنەڕەتی بۆم پرسە چییە ئەم پرسانە قسەی لەسەر دەکەین بە میوانداری بەڕێز دابان محەممەد ئەنامی پێشتری پەرلەمانی کوردستان کاک دابان بەخێر بەسپاسی سەلامەت بی مەمنون زۆر بەخێر سەرتا سەرنجی بەڕێز بزانم سەبارەت بە هۆکاری قەیرانی بنزین هۆکارەکەی پەیوەندی بە چیەوەیە پەیوەندی بە کەمی نەوت لە هەرێمی کوردستان پاڵاوگەکانە قۆرخکاریە پەیوەندی بە چییە سەرڕای حکوومەت دوو بڕیاری دەرکرد بۆ نرخی بنزین بەڵام تا ئێستا نەچوونەتە بواری جێبەجێکردنەوە. زۆر سپاس کاک حەکیم سڵاو لە جەنابێت سڵاو لە بینەرانی پێم طبعاً لەم ڕۆژانەیە چاوپێکەوتنێکی خۆم و خۆتم بینی کە سەرەتای ڕادەستکردنی نەوت لەلایەن هەرێمی کوردستانەوە بۆ بەغدا ئەو کاتە کردبوومان و تقریباً 2 ڕۆژ هەرێمی کوردستان 50,000 بەرمیلەکەی وەرگرت بوو کاتەی مانگینۆی ساڵی 2025 بەڵێ جاو کاتە جەنابە پرسی ئەوە 2 ڕۆژە 50,000 بەرمیلەکە وەرەگرن لە مەولا بنزین نەبێ هەرزان بێ لە مەولا گۆڕانکاری لە سەعری سوتەمەنیە دروستە بێ زۆر بەڕاشکاوی پێدەڵێم تۆ دوعا بکە کە گران نەبێ جەنابیشە ئەپرسیتەوە بۆ یعنی ئەم 50,000 بەرمیلە ناکاتە ئەوەی یعنی ئەبێتە سەبەبی ئەوەی بنزین گران بێ وتم بەڵێ ئەگەر لای بەرپرسانی هەرێم بێ بێگومان گرانە بێ بەڵێ گرانە بێ ینی ساری بنزین گرانە بێ ئەو تا قسەکەشماناتە دی و ئەمە چەندین وەکاریەیە کاک حەکیم بە پلەی یەکەم خۆت بیرتە لە ماوەی ڕابردووە دوایەوەی کە 50,000 بەرمیلەکەیان وەرگرت 50,000 بەرمیل ڕقەمێکە خۆیان موافقەیان کردووە کە 50,000 بەرمیل نەوتی ڕۆژانە بەشی ئەو بنزیناکە بە ناوی بنزین کە پشتیوانی ئەکرێ بدرێ بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و شۆفێرانی هەرێمی کوردستان 50,000 بەرمیل نەوت کەم نییە کاک حەکیم ئەگەر بیپاڵێوی حدودی 3.7 ملیۆن لیتر ڕۆژانە بنزینەکە تا 4 ملیۆن لیتر 3.7 تاوەکو 4 ملیۆن لیتر بنزینەکە 3,700,000 بەڵێ تاوەکو 4 ملیۆن لیتر بنزینەکە 50,000 بەرمیل کەرارەت سێرە بەڵێ ئەمە ئەگەر بیدەی بە پاڵاوگەیەک تارگێتەکەت بنزین بێ ئێستا ئێمە سەر ئەوە کە ئەمان چۆن ئەیپاڵێون طبعاً 4 ملیۆن لیتر هەرێمی کوردستان پێویستی بە 6 ملیۆن لیتر بنزین هەیە بێگومان ئەوە کەی تریشی سوپەر و محەسەن و ئەوانە بەشێکی خەڵکەوە بەکارێنێ بەڵام ئەوەی کە 50,000 بەرمیلەکەیە وەکوتم نزیکی 4 ملیۆن بەرمیل بنزینەکە بەڵام ئەمان چیەکەن کاک حەجی ئەمان لە پاڵاوگەکان کە ئیپاڵێون بەشی زۆری ئەەکەن بە گازوایل بەشێکی کەمی ئەەکەن بە بنزین واتە ئەم نەوتە کە ڕادەسی پاڵاوکەکانەکرێ تارگێتەکە ئەوەیە کە زۆرینەی بکرێ بە گازوایل و ئەبرێتە دەرەوە و ئەم بردەندەرەوەی لەکوێوە ئەبرێ لە بەندەری بەسرەوە ئەبرێ لە ڕێی عێراقەوە لە ڕێی ئێرانەوە لە بەندەری بوشەهر ئەبرێ لە بەندەری ئیمامەوە ئەبرێ لە بەندەری ئەرزهەلیەوە ئەبرێ با بڵین و لە ڕێی تورکیاشەوە گازوایی لەبرێتە دەرەوە ئەو هەموو تەنکەری کە تۆ ئەیبینی بە ڕێگەی باشماخ و بە ڕێگەی پەروێزخان و بە ڕێگەی بەندەری بەسرە و بە ڕێگەی تورکیاوە ئەمە بەشی زۆری ئەو نەوتەیە کە ئەکرێ بە گازوایی لەبریەوەی کە بیکەن بە بنزین بیدەن بە خەڵک ئەکرێ بە گازوایل و ئەبرێتە دەرەوە ئەمە خاڵێکی تریەوەیە ئەو کاتێکە نەوتەکەیان ڕادەست کاک حەکیم چەند کۆمپانیایەکیان هەندا کە نەوت ڕادەسی بەغانەکە بۆەوەی کە پاڵاوگەکانی خۆیان بە بەردەوامی ئیشکەن یعنی بۆەوەی کە پاڵاوگەکانی خۆیان بێ ئیش نەوەستن لە پاڵ ئەم 50,000 بەرمیل نەوتەیە حدودی 40 بۆ 50,000 بەرمیل نەوتی تر ئەدرێ بە پاڵاوگەکان ئێمە سێ پاڵاوگەی ئەساسیمان لە هەرێمی کوردستانەیە پاڵاوگەی کار کە توانای 100,000 بەرمیل نەوت پاڵاوتنی هەیە پاڵاوگەی لاناس کە 30,000 بەرمیل و پاڵاوگەی بازیان کە توانای تقریبا 40,000 بەرمیلیە ینی بە کۆی گشتی ئەتوانێت 170,000 بەرمیل نەوت بپاڵێورێکە حدودی ملیۆنێ لیتر بنزینەکە نزیکە بێتەوە لە ڕۆژانە بەڵێ لە ڕۆژانە ئەگەر بیپاڵێون بە تەواوەتی با بڵێن بەڵام
یەکەم ئەمان بەشی زۆر یەکەن بە گازوایل و ئەیبەنە دەرەوە وەکوتم خاڵێکی تر ئەوەیە کاک حەکیم ئەمان کۆمەڵشتی تریان قۆڕ کردووە زۆربەی پاڵاوگە مەحەلەکانیان لابر خۆت بیرتە بەناوی ئەوەی کە ژینگە پیسەکەنەوەوانە بۆی ڕکابەر نەمێنێت تەواوی پاڵاوتنی بانزین لە دەستی چەند کەسێکا بمێنێتەوە هەموو پاڵاوتنی بانزین یعنی سوتەمەنی لە هەرێمی کوردستان لە 4 کەس تێپەڕ ناکە کە لای ئەوانە لە یەکێتی و لە پارتی لا یەکێتی و لە پارتیش بەڵێ لە هەردوو زۆنەکە هەیە و خاڵێکی تر ئەوەیە کە سنوورەکانیان داخستووە ئەمان کاک حەکیم بۆ هێنانیان داخستویان بۆ بردن کراوەیە بۆ بردن کراوەیە ئەگەر بیبێتە دەرەوە بانزین بیبێتە دەرەوە بانزینی شەبرێتە دەرەوە گازوایلی شەبرێتە دەرەوە شتی تریش ئەبرێتە دەرەوە غازی شەبرێتە دەرەوە قیری شەبرێتە دەرەوە زۆر شتی تر ئەبرێتە دەرەوەی هەرێمی کوردستان باش بەڵام بۆ هێنان ئێستا دووەم هەرزانترین وڵات کە بانزینی هەرزانە بە تەنیشمانەوە ئێران لە ڕیزبەندی عالەمە دووەم وڵاتە کە لە دوای لیبیاوەیە لیبیا کە معەمەر قەزافی بەهاری عەرەوی ڕوخانی ڕۆیش ئێستا یەکەم وڵاتە لەسەر ئاسی جیهانە کە بانزینی زۆر هەرزانە لە دوای ئەو ئێرانیە بە تەدریجی لە دوای ئەو کۆیتیە بۆ نمونە سعودیەیە خۆ ئەتوانرێت بۆ نمونە تورکمەنستانیە ئەتوانرێت لە وڵاتانەوە داخڵ بکرێ بەڵام چیان کردو ئەمان بۆی قۆڕکاریەکە یعنی بە تەواوەتی کۆنتترۆلی بکەن پاڵاوگە مەحەلەکانیان لابرد و هێنانی بانزینیان بە تەواوەتی کۆنتترۆل کردووە ئێستا تۆ بڕۆ بانزین 150 لیتر لە ئێران تێکەی بە 6,000 دیناری خۆمانە خۆ بینی و تە خەڵکی شەڕوای ینی سەفەرەکە لە باشماخەوە ڕوا لە پەرێزخانەوە ڕوا لەوێ بانزینەکە و یعنی سەفەرەکە و بانزینیشی کردووە 150 لیتر بە 6,000 دیناری خۆمانە باشە بۆ لە ئێرانەوە بانزین ناهێنرێتە ناو هەرێمی کوردستانەوە چکە سنوورەکانیان قۆڕ کردو کاک حەکیم ئێستا جەنابە بڕۆ بڵێ من بۆ نمونە بڵێ من ڕۆژانە 500,000 لیتر بانزینەیەن هەرێمی کوردستانەوە وڵێ باشە بەسەر چاو بڕۆ بهێنە بەڵام ئەوە گومرگەوە نەقلەکەیەوە لەسەر خۆتە ئەبێ ئیدارەی گشتی حیزب لە 150 لە سعرەکەی خاتە سەری یعنی تۆ سیرکە ئەگەر بۆ نمونە 500 دینار بکەیە ئەو تاوکو 1000 لەسەر تۆی خابۆی ڕکابەری ناوخۆی پێ نەکرێ نەتوانێت ڕکابەری ئەو مەسفایانە بکە کە لە ناوخۆیەوە ئەوە یەکەن طبعاً قۆڕخکاریەکی ڕوون لە سوتەمەنی لە هەرێمی کوردستان هەیە کاک حەکیم یعنی وای لێ هاتووە یانوت عێراق چاو لە ئێمە کە یعنی با چاو لە هەرێمی کوردستان کاب لە هەموو شتێکە ئێستا وای لێ هاتووە خەڵکداوە کاڵێ کاکە چاو لە عێراق بکەن لە سعری نەوت تا چاو لە عێراق بکەن لە سعری گازە چاو لە عێراق بکەن لە سعری گازوای لە چاو لە عێراق بکەن لە سعری بانزینە چاو لە عێراق بکەن ئەمان چاو لە عێراقیش ناکەن یعنی قۆڕکاریەکە زۆرینە من لە سەرەتای ئەم کابینەوە دوو جار بینیمە هەیبەتی حکومەت و سەرۆکی حکومە شکاوە کاک حەکیم دوو جار شکاوە بەڵێ جاریشان لە بنزین مەبەسە نان لە بنزین نا جاریشان قەراری چاکسازی درا یعنی بڕیارەکانی چاکسازی درا بۆ وەرگرتنەوەی قەرزی لای سەرمایەدارەکان یەکێک لەوانەیە قەرزار بوو کەسێکی نزیکی خۆی بوو سیروان بەرزانی بوو ئامادە نەبوو قەرزەکانی بداتەوە بە حکوومەتی هەرێم لە دوای ئەوتوانای ئەویان نەبوو بڕۆن یەخی قەرزارەکان بگرن کە 100 میلیۆن دلار قەرزارن بیدەنەوە بە حکوومەتی هەرێمی راپۆرتی وەزارەتی دارایی تریلیۆن و 300 ملیاریان لایە و بازرگانە بەڵێ لایەنە بەوە بەردەوامیش زیادەکە بەشی زیاتر لە موچەیەکە بەڵێ بەردەوام نەیانتوانی لەبەر خاتری ئەوەی کە بەشێکی زۆری قەرزەکەی لایە کەسی زۆر نزیکی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە دووەم جار لە دابەزاندنی سعری بنزینە کە چەند ڕۆژێکە مەحاولە ئەکرێ یعنی دیسانەوە هەیبەتی حکوومەتیان شکانەوە ئەوەی کە قرارە بنزین دابوەزێنێ برای خۆیەتی کەسی خۆیەتی خۆ ئەوەی کە 100 ئەوانە 1000 بەرمیل ئەتوانێت 140,000 بەرمیل پاڵاوی هەیە بەڵێ لە ڕۆژێکا توانای هەیە هەردووکی لە سنووری هەولێرە پاڵاوگەی لاناز و پاڵاوگەی کارە یعنی پاڵاوگەی لاناز ڕوونە هیچەیە و پاڵاوگەی کاریش ناتوانێت 1 لیتر بنزین مامەڵە پێ بکات لە سنووری هەولێرە بەبێ ئەمری خۆیان ئێ باشە تۆ هاتووی یەخەی خەڵکێکی ترێگرتووە بۆی سەعر دابەزێنێ بۆ دابزانین نرخ دەبێ یەخەی پاڵاوگەکان بگرێن خاوەن بازیخانەکان ئەوە چۆنە چونکە ئێستا بەشێکی زۆر دەڵێن لە بۆردی بازیخانەکان نووسراوە بنزین نەماوە لە سلێمانی هەرزان نەکراوە ئێمە این بە من دوێنێ بنزینم کرد لە یەکێ لە بازیخانەکان فەرمانبەرێکی قوربەسەری لێ مۆزەفێکە ڕەنگەوانگی 300,000 400,000 کەوتم ئەوە سعری بنزین دانەبەزیە وتی نەوەڵا بەشکەم حاولێ بکەن سعری بنزین داببەزێنرێ ئەم مۆزەفە هیچ بەدەسە لێوە کە تۆ یەخەی بگری بڵێ بۆ سعری بنزین نییە ئەو ڕقەمێکە بۆی لێدراوە ئەبێ بەوە نەبیفرۆشێت لە سەروی ئەمەوە خاوەنی بنزیخانەکەیە خاوەنی بنزیخانەکە خاوەنی پاڵاوگە نییە تاوکی ئینتاجی بنزین بکە ئەمە لەکوێیە لە پاڵاوگەوەیە ئێ لە ئەبێ تۆ دەست بۆ سەرچاوەکەی بەری کاگە حەکیم
کابرا مارکێتێکی هەیە برنج و ڕۆن و شەکەری نەکرێ بۆ ئیدای بەزێنی تۆ یەخی ئەمە ناگریکە ئەو لە وەکیلەکەەوە یا لە خەڵکێکی ترەوە بەگران کڕیوێتی تۆ ئەبێت لە سەرچاوەکەیەوە هەوڵی دابەزاندنی ئەم بەڵام ناکۆچەیەکی زۆر قوڵ هەیە چکە تاوەکو ئێستا پابندبوون نییە بە بڕیاری سەرۆکی حکوومەتەوە شەڕەکە لەکوێیە ناکۆچەکە لە شوێنێکی ترەوە کاک حەکیم لە بینی خۆیانایە لە ناو پارتی دیموکراتی بەڵێ لە ناو تا ڕادەیەک یەکێتی ئەو پاڵاوکەی کە لێرە هەیە بۆ حکوومەتی عراقی پاڵێوێ من ئاگادارم باشە بۆ حکوومەتی عراقی پاڵێ منطقی تایە حکوومەتی عراقی لە سلێمانی و بنزین بپاڵێوێ بیباتەوە بیدا بە 450 لە شارەکانی خۆی بەڵام لە سلێمانی کە لێرە ئەپاڵێورێ بنزین بە 1350 بێ محەسن پرسیارم کرد ئەو کۆندنسەتەی غازەکەی کۆرمۆر 22,000 بەرمیل نەوت 22,000 بەرمیلە کۆندنسەیتەکە ڕۆژانە بازەوەکە کە ئەگەر بپاڵێت 2,600,000 بنزینی نۆرمال دەتوانێت لێ بەرهەم بێنرێ ئەگەر بدرێ بە پاڵاوگە نادرێ کاک حەکیم ڕەنگە وەڵامەکەی لای تۆ بۆ کارەکەی چیە لەبەرەوەی بەنە دەرەوە لی فرۆشن بەڵێ بەنە دەرەوە ئیفرۆشن بە تانکەرەی بەنەوە دەرەوە ئیفرۆشن بەڵێ قسەکەی جەنابتەکەتیش بژاردەی لە بەردەست ئەگەر بیەوێ هەرزانی کە لە سووری ئێرام کاتەوە ئیداری حیزبی لێ بە دەرکا بنزین لێرا بێ بە 450 دینار هەرزانتر بەس لە ئێران بەس لە تورکمنستانەوە یەکێتی ڕێگە بکاتەوە بنزین داخلی سنووری سلێمانی بێ بنزین یەتە خوار 450 دینار بەس ئیداری حیزبی لێ دوور خاتەوە بەس دەواازەکان بکاتەوە لەوێ خەڵکی حیزبیدانەنا کە لیترێ بنزینێ بڵێ نیوەی بۆ من دانیشێ لە کۆیتەوە بنزین داخل بکە زۆر لەوە هەرزانترەکەوێ کە حکوومەتی هەرێمی کوردستان بۆی داناوە لەکوێت لە ئێران بێنی هەرزانتر دەکەوێت زۆر کاک حەشیم لە ئێران زۆر هەرزانترەکەوێت لە تورکمەنستان زۆر هەرزانترەکەوێت لە کۆیتەوە بەکری نەقل و بە گومرگەوە گومرگی فەرمی باسەکەم گومرگی حیزبی ناڵێم ئەگەر بە گومرگی فەرمی ئێستا بڵێن کاک حەکیم بۆ نمونە ڕۆژانە ملیۆنێ لیتر بنزین لە کۆیتەوە بێنن هەرێمی کوردستان تۆ حیمایە کراوی تەنیا کری نەقل و گومرگەکەی بدا کاک حەکیم تایەتە ناو سلێمانی 650 دینارەکە تایەتە ناو سلێمانیەوە ئەگەر بەس کری حکمی بدەیت ئەمە بەس گومرگی حکمی بدەیت لەگەڵ کری نەقلەکە حیزبی زۆری دەچێتە سەر ئەڕاتە 1250 دینارەکە کە منافەسەی ئەمانش پێ ناکرێت ئەوەی کە گرانی کردو حیزبەکەی یەشێتی بەڵێ ئەتوانێت یعنی بەدیلی لەبەردەست ئەتوانێت لە عێراقەوە بێنێ ئەتوانێت یعنی تیجارەکەی عێراق 850 دینارەکە ئەیفرۆشێ بۆ نمونە ئەتوانێت لە ئێرانەوە بێنێ ئەتوانێت لە کۆیتەوە گەرمیانی شەیە ئەگەر داوای پشکی خۆیان بکەنەوە نوتی گەرمیان کاکە حەکیم ئەتوانێت ئەو پاڵاوگەی بازیانی کە ئێستا لایەکێ لە کۆمپانیەکانەوە بۆ حکوومەتی عێراقی پاڵێوێ عەقدێکی 10 ساڵی لەگەڵا بکات تەنیا بۆ سنووری سلێمانی نەوت بپاڵێوە قازانجێتی و ئینە بەڵام خودی کۆمپانیەکەش سیقەی بێشێتی نیە ئەڵێ ڕۆژێ پارادا ڕۆژێ نایدا بۆ شێپاڵێوین و پارەکەشمان نایەتێ ئەو لە داخە ڕۆیشتوە لەگەڵ حکوومەتی عێراقیە ئێستا نەوت بۆ ئەوێ پاڵێ باش ئێستا چارەسەرەوەی لە پاڵاوگەکان هەرزان بکرێ ئەو 50,000 ئەی هەر بە خۆڕایشیان پێ نادرێ من پرسیارم کە دەڵان ڕەنگە ئەگەر پاڵاوگەکە بەرز بێت تێچووەکە ئەگەر نەوتەکە بە خۆڕایی بێ ڕەنگە 100 دیناری بوێ ئەگەر بە گواستنەوە بڵین با 300 دیناری بوێ کاک حەکیم طبعا ئەمە پرۆسەیەکی بازرگانی کردن ئێستا هەموو خەڵک بۆی دەرکەوتووە شتێک هەیە ناوی حکوومەتە ڕەمزیە بەڵام شتێکی تر هەیە ناوی کۆمپانیەکانە لە دەرەوە ئەمە تەحکوم بە بازاڕەوەکەن ئەمانە ئەتوان ژیان پەک بخەن لە هەرێمی کوردستانە ئێستا ئەمان شەڕەکەیان هێناوەتە ناو مێدیا و سۆشیال مێدیا و سیرەکەی کەناڵێکی نزیکی سەرۆکی حکوومەت ڕاتە دوو بنزی خانەمایکێکی بەڵێ ئەمە هەرزان بوو و کەناڵێکی تری شەڕواڵێەوە هەرزان نەبوو یەکێتی لەم لاوە بەڵام خودی سەرچاوەکە لەکوێوەیە سەرچاوەکە ئەوەیە کە لە پاڵاوگەکانەوە کاکە ئەگەر پێت ناکرێ پاڵاوگەکان ناچنە ژێرباری 50,000 بەرمیل نەوتەکە بجێڕنەوە بە حکوومەتی عێراقی هینی ئەمە بکە لەو ڕۆژانەیە ئەندامێکی ناشارەزای یەکێ لە حیزبەکان باسیەوەی کرد کە هێزەکانی ئۆپۆزیسیۆنیان خەڵکی تر بەرپرسەلەوەی کە 50,000 بەرمیل درراوە 100,000 بەرمیل نەدراوە باشە گریمان وایە باشە خۆ بۆ موچەکە حەکیم خۆیان ئیقراری 120 میلیارد دیناریان کردو کە ئێستا پێیان نادرێ تاوان 2 ساڵ پێش تا من وتومە ئەگەر حکوومەتی عێراقی ئامادە بێ هەموو سەری مانگێ 30 ڕۆژارێ بودجە بنێرێ بۆ هەرێمی کوردستان موچەکە بنێرێ بۆ هەرێمی کوردستان دڵنیا بن لێرەوە هینی بۆ کێشەی بۆ دروستەکەن قسەکەی ئێمەیە کاک حەکیم ئەوە تا 120 میلیارەکەیان پێ نادرێ ئەوە تا بە خەریکە 43 میلیارد بۆ نمونە 40 میلیارد دینار بە زۆر پێیان نادرێ بینە سەر موچە بەس ئێستا بۆ بنزینەکە چارەسەر بنەوەتەوە بدرێتەوە بە عێراق یەکێک لە ڕێگاکان خۆداگەداری لە ساڵە ڕابردوو ئەوان عێراق لە ڕەژنووسەکان پێشنیازیە بوو هەموو نەوتەکەم پێ بدەن ئێمە پێراویستی ناو خۆدابین دەکەین
ئەو یەکێک لە پێشنیازەکانمە بەڵێ کاک حەشیم سەڵاتدارانی مختێک داوای 50,000 کرد دوای وتیان با 65,000 بێ دوای سوودانی وتی جارێبی پاڵەو نەگەر پێویستی کرد ئێمە زیادی دەکەین کاک حەشیم بڕوا بکە لەو دانووسانانەی کە لەگەڵ عێراقا کردویانە لەو گفتوگۆیانەی کە کراوە لەسەر بۆ نمونە ڕادەستکردنی نەوت لەسەر موچەی فەرمانبەران ئەوەی کە غایب بووەتەیە خەڵک بووەتی یعنی لە حساباتی بۆ نمونە 50,000 بەرمیلە حساباتی پاڵاوگەکانی خۆیان کردووە کە بێئیش نەبن 50,000 دایمیان هەبێت چەند کۆمپانیایەکشیان هەندار نەوت ڕادەسی ئەوێ نەکەن ڕادەسی بۆ نمونە پاڵاوگەکان بکەن ێستا خۆ هەر 50,000 بەرمیلەکەن یە کۆمپانیای تر هەیە یعنی نەوت ڕادەسی لە سنووری پارێزگای دۆ نزیکەی 50,000 ڕادەسی عێراق هێر نەکرد ڕادەسی عێراقین ئەمە بۆ ئەوەیە پاڵە بەڵام پاڵاوگەکانیش بەم نەوع ئەمامەڵا ئاکەن یعنی هیچ حسابێک بۆ خەڵک ناکەن هەتا پێداویستی دەرەوە وەستا بێ پێداویستی ناوخۆ پڕ ناکەنەوە لە کاتێکە ئەگەر ئەمە دەسەڵاتێکە حکوومەتێکە خەمخۆری خەڵکە ئەو پاڵاوگانە ئەبێ بۆ نمونە 6 میلیۆن لیتر بنزینی پێویست نییە کاک حەکیم 6 میلیۆن لیتر بنزین نەخەمە بازاڕەوە شی زیاد وی نێرمە دەرەوە بەڵام ئەمان وان ناکەن ئەمان کەمێتێکی زۆر کەم ئەخەنە بازاڕەکە و باقیاتی ئەبەنە دەرەوە ئەوە دروستە دەڵێن ئەوی کوالیتی خراپەکە زیاتر بۆ ناوخۆیە ئەوی کوالیتی بەرزەکە زیاتر بۆ دەرەوە کاتی خۆشی وتم ئەفغانستان بۆ ئەفغانستانی خۆیان هەنێک گازوایلی ڕەفز کردوێتەوە کە هەرێمی کوردستانە کوالیتەکەی بەدڵ نەبوو بەڵێ کوالیتەکەی بەدڵ نەبووە لە فلتەری ئەوانە دەرنەچووە بەڵێ ئەوەی کە کوالیتی خراپە یعنی هینی ئێرەیەکەن بە کەمێتێکی زۆر کەم ئەمان پێداویستی دەوروبەر پڕەکەنەوە پێداویستی ئەو بۆ نمونە وڵاتانی کە شەڕیتایە لە پاکستان لە ئەفغانستان لەو شوێنانە با بڵێن ئەوەی کە پێویستی پێێتی پڕێکەنەوە اینجایەنە سەر هەرێمی کوردستان پێداویستی عێراق پڕەکەنەوە کاک حەکیم نەوت بۆ عێراق پاڵەوە بەڵێ بەس ئەگەر بە پاڵاوگەکان وتر ڕۆژانە زیاد لە پێویستێریم توانای پاڵاوتینیان هەیە ئەگەر نەوتیان پێ بدرێت ئەگەر نەوتیان پێ بدرێ حدودی ئەڕاتە ملیۆنێ بەرمیل نەوت کاک حەکیم توانای پاڵاوتینیان ملیۆنێک بەرمیل نەوت ملیۆنێ بەرمیل ملیۆنێ لیتر بنزین با بڵێن ملیۆنێ لیتر بنزین 171,000 بەرمیل نەوت توانای پاڵاوتینیان هەیە بەڵێ بەڵێ زیاتر لە ملیۆنێک دەکا و کاتە بەڵێ زۆر زیاترە لەوەی کە هەرێمی بەڵام ناڵێم ئەمان بازاری گازوایلیان زۆر گەرمە لە ڕێی تورکیاوە ئەینێرن لە ڕێی بەندەری بەسرەوە ئەینێرن لە ڕێی ئێرانەوە ئەینێرن بەشی زۆری ئەو نەوتەی ڕادەستیانەکرێدرێ بەم پاڵاوگانە ئەیکەن بە گازوایل و ئەیبەنە دەرەوە بەڵێ چوەگەر 170,000 دەکاتە 10 میلیۆن لیتر بنزین زیاتر دەکات ئەگەر بڵێن توانای پاڵاوتینیە نەبێ ئەگەر هەمووی کەنە بنزین بڵێن مەرجێ هەمووی بنزین بێت چونکە ئەو کاتە بۆ نمونە لە 50,000 ئەگەر تارگێت عفوم بکەی ئەگەر تارگێتەکە بنزین بێ ئەگەر تارگێتەکە بنزین بێ نزیکی 25 تا 35,000 بەرمیلی ئەکرێ بە بنزین 25 تا 35,000 بەرمیلی بەڵام ئەگەر تارگێتەکە بنزین نەبێ گازوایل بێ ئەو کاتە 15,000 بەرمیلی ئەکرێ بە بنزین و باقیاتی ئەکرێ توانای پاڵاوگە بەپی توانای بەڵێ بەپی دەستکاری ئێستا چارەسەر بناڕەتێکە چێسەر لە سلێمانی جێبەجێ نەکراوە ئەوە لە هەولێر بنزینخانەکان دیکەڵان بنزین نەماوە ئەی چارەسەرێکی عێراق لە پەرلەمان عێراق لیژنەیەک پێکێنراوە دەبێت چی بکرێ ئەگەر بتوانێت چارەسەری بڕات یا خود بۆ ئێمە پاڵاوگەی حکمیشمان هەر نییە لە کوردستان کاک حەکیم چارەسەرەکە ئاسانە ئەگەر نیەتی چارەسەرکردن هەبێ ئەگەر بۆ نمونە بەرژەوەندی کۆمپانیەکان لە بەرچاو نەگیرێ بەرژەوەندی خاوەن پاڵاوگەکان لە بەرچاو نەگیرێ بەرژەوەندی شەریکاتی نەوتی لە بەرچاو نەگیرێ ئەوەیە کە ئێستا حکوومەتێکی کار بەڕێکەرە بەشی خۆی دۆست و نەیاری هەیە دەرکەوت کە ئەم حکوومەتە قەرارەکانی تاوەکو ناو هەولێر خۆشی ناڕوە تاوەکو سنووری 6 مەتری هەولێریش ناڕوە هەر لە ناو سنووری 6 مەتری هەولێرە دژایەتی ئەم بڕیاری حکوومەتی یاریێمی کوردستانەکرێ بۆیە لەبری ئەوەی کە تۆ مامەڵە لەگەڵ هەزاران بنزینخانە بکەی مامەڵە لەگەڵ دوو پاڵاوگەیە بکە لە سەرچاوەکەیەوە دای بەزێنە خوارەوە بە ساری هەرزان ڕادەستی بکە کاک حەکیم ئەگەر بنزین هەبێ نرخەکەی هەرزان بێ ڕێژەکەی زۆر بێ لە ناو بازاڕە بنزینخانە خۆ چی لێەکەوە خەزانەکەی چەندێکی گرت ئەتوانێت بۆ چەندێک هەڵیگرێ ئەم بنزینە و بە سعرێکی بیفە بەڵام ئەوان ئەڵێن ئێمە لە سەرچاوکەوە بەگرانێکردنەوە بۆیە بەگرانی شەفرۆشێت ئەمە یەک کاک حەکیم یعنی یەکێک لە چارەسەرەکان ئەوەیە کە حکوومەتی یاریێمی کوردستان لەبری بنزینخانەکان پاڵاوگەکان یعنی یەخی پاڵاوگەکان بگرێ و لە پاڵاوگەکانەوە دوو دەواازەکان بکرێتەوە و سەرانی حیزبی لە ئەو کەسانە وەرنەگیرێ کە ئەیانوێ بنزین و سوتەمەنی لە دەرەوە بێن وەکو وتم لە ئێران ئەتوان دەبێنرێ لە کویت ئەتوان دەبێنرێ لە تورکمەنستانەوە ئەتوان دەبێنرێ لە وڵاتە حتا لە سعودیەشەوە بڕوا کە لە سعودیەوە بێنی ئەو سعرە ناکەوێت کە حکوومەتی یاریێمی کوردستان دیاری کردووە خاڵێکی تر ئەگەر هیچی ئەمانەت پێ ناکرێ 50,000 بەرمیل نەوتە
لەگەڵ حکوومەتی عێراق ڕێبکەوە ئەو بنزینە مەدعومە تۆ پێویست بە 6 ملیۆن لیتر 7 ملیۆن لیترە بە ڕۆژانە بۆ دابینکە نەوتەکەی ڕادستکەرەوە 50,000 بەرمیل. ئەگەرەوە بچێتە بواری جێبەجێکردنەوە بەڵێ لەگەڵ پێداویستی بڵێن لەگەڵ توانای دارایی هاوڵاتیان دەگونجێ 750 850 بڵێن محەسەن 1000 ئەگەر سوپەر 1200 ئەگەر بچێتە بواری جێبەجێکردن و ئایا لەگەڵ پێویستی هاوڵاتیان لەگەڵ داهاتیان ئەزانی چی ئەمان خەڵک وەکو هەویر سیرەکەن پیان وایە لەگەڵ هەموو شتێکا ڕایەت لەگەڵ هەموو بارودۆخێکە کە ئەوان ئەی فەرزیەکەنەی سەپێن بەسەریان ڕایەت ئەم قۆناغا پێشووتر 750 دینار بووە عێراق 450 دینار بووە لەمە بترازێ 850 دینار لە عێراق شا بازرگانەکەی 850 و لێرەشەوە بێتە 850 وەکو بازرگانێک وەکو بازرگانێکە 850 لێرە 450 بەڵام ئەوەی کە هەیە 750 دینارەکەی ئێمە قسەمان لەسەر ئامی بنزینە کاک حەکیم ئەجینا لە دەرەوە بیهێنی منافەسەیەک دروسە بێ یەتە خواری ئەو سارەوە یەتە 500 دینار 600 دینار 650 900 یعنی بۆ نمونە 700 دینار ئەو کاتە ناچارن ئەم پاڵاوگانش بە سەرێکی کەمتر لەوانە بیخەنە بازارەوە بەڵام نیەت و ئیرادەکە نابینرێ کاک حەکیم ئەوە تا حکومەت ئەنجومەنی وەزیران بڕیار دەرەکا وەزارەتی سامانە سروشتیەکان تەعمیمەکە بەسەرینا کەس گوێی لێ ناگرێ یعنی بەم بڕیارانەیە ئەزانی ئەم هەرێمە لە چی قەیرانێکە ئەزانی ئەم هەرێمە هیچی بەسەری چەوە نییە ئەزانی کە کەس گوێ لە کەس ناگیرێ ئەزانی کە دوو زۆنیە دوو هێزیە دوو ئیداریە دوو حیزبیە هەر دوو شتێکە تۆ نایە لە بینی ئەمانەیە هەیە یعنی حتا لە ناو خۆی هەولێرا پێت ئەڵێم ئەمە ئەیان وت حکومەت وایە و لە ناو خۆی هەولێریشا ئەمە گوێی لێ ناگیرێ ئەوەی کە گوێی لێ ناگرێ وەکو وتم کۆمەڵێک تۆپی کۆمپانیەکانە کە حکومەتیان قوداوە ئەمە کە دایما ئەڵێن کۆمەڵێک حیزب کۆمەڵێک کۆمپانیا لە دەرەوەی حکومەت تاسیراتیان بەسەر لەمەوە بۆ دەرەکەوێت کاک حەکیم حکومەتی هیچ نییە بەزەوە بۆ غازەکەش ئێستا قەیران دروست بۆتەوە لە عێراقش 300 تان غاز ڕۆژانە دێ بەس ئێستا بدەیەوە فۆرم بە فۆرمی خۆراکە گەر بتەوێ دەوێت بە فۆرم واری بگری ئێوە پرسە چۆنە کاک حەکیم طبعا ئێستا لە هەرێمی کوردستانە بگەڕێ سێ کەس نییە عەقدی غازی لەگەڵ دانا غازا بینی بێ ینی بەبینی سێ کەس نییە بینی بیت سێ کەس نییە بینی بێتی ڕەنگە 5 کەسە بێ بەڵام دانەیەک دوانی ئەمری خۆی کرد بێ ئەوەی کە بینیوێتی عەقدی نەکەی ئێمە بینی ومانەویش بە ڕێژەیەکی زۆر کەم عەقدی داناغاز و ئەو کۆمپانیایی کە غازەکەی لێکرێ و ئیشی تەوزیعاتی بێ بەڵام عەقدی هەرێمی کوردستان و داناغاز نەبینراوە نە پەرلەمان بینیوێتی نە ئەنجومەنی وەزیران من لە زۆر وەزیریشم پرسیەوە لەوە پەرلەمانتاری هیچ کەسی ئەم عەقدەی نەبینیوە تۆ کۆمپانیایەکە تێناوە غازی وڵاتێکت داوە بەدە غازی هەرێمێکت داوە بەدەستەوە بچووکترین حرەکە ڕووەدام کۆمپانیا بەجێ ئەڵێ و ئەڕوایی تر وڵاتەکە تو کارەبات شەتداو نەبێ خەڵک غازی دەست ناکەوێ لە زستانە بێ ئەوە گەرمی هیچ بە بەنزی خانەکان پەکیانەکەوێ ئێ باشە ناکرێ پێچوونەوەیەک بۆ ئەمە بکرێ کاک حەکیم یعنی لە کوێی دنیاە قەدەری وڵاتێکەدا بێ بەدەست کۆمپانیایکی بیانیەوە بچووکترین شت ڕووبا و ڕاکاتە دەرەوە ئامادە نەبێ مۆزە فەرمانبەرێکی خۆی بخاتە خەتەرەوە بەڵام 6 ملیۆن کەس باجەکەی بە 6 ملیۆن کەس باجی ئەمە بە گرفتەکەوێت لە هەرێمیش کۆگانی ئێستا کۆگا بۆ غازی سروشتینی خۆ دەتوانێت بەشی بەنمە دەڕۆشت بێ بۆ غازی ماڵا حەکیم چۆن نییە ئەی چی لێت ئەی بۆ ناخێتە خزمەت خەڵک حەکیم غازگران بێ نانە لە بازیان بۆ نمونە کۆگای باشەیە کۆمپانیا کۆگای چاکی ئەی بۆ ناخرێتە خزمەت بەڵامەوانە بە سەری تیجاری هەڵێک نوێی فرۆشتنەوە بە خەڵک یای بنە دەرەوە ئەمان یەک شتێ ئەوە نیە بۆ ئیدارەدانی قەیران دایمە وتومە هەدەفی یەکەم خەڵک نییە یعنی خەڵک بەلای ئەمانەوە ئێستا بۆ نمونە من پرسیومە وتومە کاکەگیان بۆ لە هاوینا سعرێکە لە زستانە سعرێکی ترە باشە لە زستانە بۆ غازە ڕاتە دەرەوە کە خەڵکی یارێن پێویستێتی ئەڵێ لە هەرێمی کوردستانە بۆ نمونە لە هاوینا کەس غازی ناوێ ئێمە عقودێکەکەین لەگەڵ دەرەوەیە ناچارین مامەڵش بۆ زستانیش پێنج زستانی شەربی بینە دەرەوە چکە لە هاوینا غاز کەمتر سەڵفە بێت لە هەرێما با بڵێن بازەوەی کەمتر لە 700 تانی بوێ غاز ئێستا لە عێراق 300 تەن هەردێت ئێستا عێراق دەینێرە لەم بارودۆخە کاک حەکیم ینی ئێستا ئێران کە شەڕی تایە لە بەندەرەکانی ئەدرێت لە پاڵاوگەکانی ئەدرێت لە ژێرخانی ئابووری ئەدرێت و قەیرانانی لێرە سەری هەڵداوە لەوێ هەر نییە ئێمە بە تۆ ئێرت کردووە بە ساحەیەکی ترانزیت و تیجارەت ئێرە هەرێمێکی مستەقیل نییە تۆ ئینت کرد بێت لە غاستەوە لە نەوتەوە لە بنزینتەوە لە کارەباتەوە لە ئاوتەوە یعنی
تەسەوور کە من پێت ئەڵێم لە بەندەرەکانی لە باخیرەکانی ئەدرێ لە تەنکەرەکانی ئەدرێ لە خەزانەکانی ئەدرێ لیترێ بەنزین تمەنێکی نەچووەتە سەر، غاز تمەنێکی نەچووەتە سەر، کە لە ئێرانە خەڵک یەک مانگ گەرمی ماڵەکەی بۆ خواردنی بۆ ئاوگەرمکردنی بەکارهێنێ 3000 دیناری خۆمانە، 3000 دیناری خۆمانەکەوێت کە غازەکە بەکارهێنێ. ئەوان بنی تەحتیان هەیە. دەی لە هەرێمی کوردستانە دنیاتان هێنا بە یەک هەموو ماڵێک بۆری غازە بەسرێتەوە و هەموو ماڵێک ئەبێ پرۆژەیەک ئەبێ غازی هەبێ و نازانم وای لێ یەکەین کە غاز بەدیلی نەوتوانە بێ چیتان کرد خۆت ئاگات لێ نییە ئیسیسمار و ئەوانە ئەویان کرد هەموو گەڕک و کۆڵانی ئەبێ غازی خۆی پۆ بڕاوەکو ئێران و ناتوانانی شارە سنووریەکانی شوا لێ بکەن. ینی منطقی تایە پێنجە خەریکە ڕقەباتەوە بەرمیلێ نەوتی بۆ ناڕوا دراوسەکەی لەو دیوێ ماڵێکی کوردی ئەو دی و بە درێژایی مانگ خۆی گەرم کاتەوە بە شۆفاژ و بە شۆمینە و بە کۆمەڵی وەسایل کە هەمووی بە غازی شەکا 3000 دینار نەکەوێت. بەڵام ئەم لەم دیوە بەرمیلێ نەوتی بە 250,000 دینار دەست ناکەوێت لە زستانە. نا ئەو عقدی غازەش هینا و عقدی غازەش پرسیاری گەورەی لەسەرا دینا کۆمپانیایە کە فیشەکی بتەقیڕاکە بە خۆی و مۆزەفەکانیەوە کارەبات لۆکداون بێ خەڵک بوتڵە غازی دەست نەکەوێ، خەڵک بۆ نمونە لە بەنزیخانەکانە غازی دەست نەکەوێت. ئێوەش پرسیاری ناشتوانی هیچ بڵێ. ئێستا کارەباکەش خۆ دووبار گرانی وایە کارەباکان گران کرد کەم بۆتەوە ئینجا خەڵک دێ پارەی مۆلیدەش هەر بدات. کاک حەکیم طبعا من بیرمە جەنابە ئەزانی ئێستا جگە لە کەم ئاوی با بڵێ لە هەنێ گەڕەکانە بێەوە خۆی کەم ئاوە شتێک نییە بە ناوی کێشەی ئاو پارەی ئاو ئەوانە چکە ئێمە کاتی خۆی ئیشی زۆرمان لەسەر کرد بەڵێ زۆر بوو خەڵک زۆری بووە هاتەوە و مەحاولیان کرد بیەن نە پەرلەمان و ئیشێکی زۆر باشمان لەسەر کرد الحەمدولله ینی شتێک نییە ئێستا خەڵک لێی هەبێت لەسەر پارەی ئاو. من باسی ئەوە ناکەم کە لە هاوینە لە ئەساسا خۆی ئاو کەمە بەڵام پێوەری ئاو پارەی ئاو کرێ ئاو ئەم شتانە تا ڕادەیەک بنبڕ کرا. مشکیلەکە ئەوەیە جوهدێک نییە بەم نیەتەوە ئیش لەسەر ئەم شتانە بکە. دوێنێ قەرارێک بەڵێ لەسەر کارەباکە و لەسەر شتەکانی تریش بۆ نمونە دوێنێ قەرارێ دراوە کاک حەکیم ئەڵێ لە ساڵ 50 لێخۆشبوون بۆ ئەوانە ئاکرێت کە پێش پرۆژێ ڕووناچی نیانەیە. باشە ئەوەی کە پارەکەی داوە کاک حەکیم ئەوەی کە پارەکەی داوە ئەوەی کە بۆ نمونە ملیۆنێکی بواتەوە ملیۆنەکەی داوە بە حکومت لەو کاتەوە یعنی ئێمە سزادانی ئەوەیە حکومەتی هەرێمی کوردستان ئەوش فێرە بێجارێکی تر پارەی کارەبا نادا کاک حەکیم بۆی جا چاوەڕێی لێ خۆشببوونیەکە. دوو ئەم حکومەتە خەڵک و کرێچی سەیرەکە کرێچی دوکان سەیرێکە چۆن تۆ دوکانێکت گرتووە بەکرێ خاوەن هینەکەی دیان خاوەن دوکانەکە ئەڵێ ئەم مانگە لەبەرەوەی زروفەکە خراپە کرێکت بۆ کەمەکەمەوە بەڵام مانگی داهاتووە ڕاتەوە شوێنی خۆی. باشە حکومەتی هەرێم بۆ لە ئەساسا لە ساڵ 50 کەمی ناکەیتەوە کری کارەبا دەشتوانێ و 72 دینار بۆ لە بنەڕەتان بۆ نایکەی بە 40 دینار بۆی خەڵک لە کاتی خۆیان 15 دینار بۆ حکومەکە دواییان بەهشدا دوای کە پرۆژێ ڕووناکی بوو بە 72 دەست پێ ئێستا لە ساڵ 50 داشکانیان کردووە کاک حەکیم ئەو بۆ پێش ڕووناکی ئەو بۆ پێش ڕووناکی بۆ لە بنەڕەتا پاری کارەبان ناکەی لە ساڵ 50 هەر کریەکەی کەم ناکەیتەوە بۆی خەڵک هەموو مانگی پارەکەت باتێ داهاتە زیاتر دەسەکەوێت خەڵک هەموو مانگێکیش ئەڕوا پارەکە ئادا یعنی خەڵک 200,000 بۆ بێتەوە هەر کەڵەکەیەک هاو نایکاڵێ با خانۆکەم بفرۆشم بەڵام ئەگەر مانگێ بۆ نمونە 25,000 بۆ بێتەوە هەموو مانگێ طبیعیە لەسەری ناکەوێت موچەکەش دوابکەوێت توانێ بیدا یعنی چی تۆ لە ساڵ 50 کەمەکەیتەوە طبعا نیەتی ئەم حکومەتە کاک حەکیم بزانە چۆنە ئەڵێ کەمێکەمەوە لەبەرەوەی زروف خراپە بەڵام کە تۆ زێ باش بوو ڕێک لە گیرفانی تۆی دەرەکەی هێنێتە دەرەوە ئەی خاتەوە سەر ڕێژکەکەی خۆی یعنی ئەم حکومەتە نایەڵێ خەڵک بۆ ماوەیەک خەڵکی شێ هەر لە توانای دارایی خۆی لەبەرەوەی توانای دارایی زۆر لاوز ناتوانێت کری کارەبا بدا و لەسەری کەڵەکە بۆ هەیە بەڵێ کەم تەرخەمی شێ و بەڵامەوەش زۆرە کە توانای ئەوە نییە کۆی پارەی کارەبا ڕێژەکەی بەرزە یعنی نکۆڵی ناکرێ کارەبای 24 ساعتی کەس درژایەتی ناکە مەبدەئێکە ئەساسێکە ئەوە زۆر دەمێکە بووە جێی تەقدیر و دەستخۆشیە کارەبای 24 ساعتی هەموو کوردستان هەیبێ بەڵام کری کارەباکەت زۆرە 72 دینار زۆرە لە ئەساسا لە ساڵ 50 بەزۆکە داهاتەکەشی دیارنی هەم ئەو 50,000 بەرمیلی کە بەڕێزت باسەکەم کرێک بڵند کارەبای ڕووناکی هیچی نایەتەوە وەزارەتی دارایی نمونە بۆ بێنمەوە کاک حەکیم معمەل هەیە 450 میلیۆن دینار بەس کری کارەبای بۆ هاتوۆتەوە 450 میلیۆن دینار لێرە بڵێن سنووری سلێمانی لە سنووری گەرمیانە سنووری گەرمیانە معمەل هەیە 40 میلیۆن دیناری بۆ هاتوۆتەوە تێگەی
بۆ نمونەوانەی کە بەڕادیانەیە ئەوەی معمەل و شەریکاتیان هەیە ئەمە تۆش بە منە ئەڵەی داهاتم نییە تۆ چەند معمەل لە سنووری سلێمانیە چەند معمەل لە سنووری هەولێرا هەیە چەند معمەل لە سنووری گەرمیان و ئیدارەی ڕاپەڕین و دۆکۆ و شوێنانە هەیە پێت ئەڵێن بە ڕقم معمەلەیە 450 میلیۆن دیناری بەس لە کارەبای هەوڵێک کە بێستا پێشتر ئەوەی ئاوەکە پارەکەی زۆر بوو کەم کرێ ئاو ئەگەر هەوڵەکە بێت دەکری کارە باش کەم بێگومانەتوانێت بنزین کەم بکرێتەوە بێگومان ئەکتوانێت کاک حەشیم بەڵام مشکلە ئەوەیە قسەیەکی جدی لەسەر ئەمانە نییە یعنی هەمووی قسەی ڕۆژانەیە قسەیەکە کرێەوە بازە دێ بۆ سەر شتێکی تر قسەیەکە بەڵام ئەمە ئەخری سەیزدام و دەستگایەک نەماوە لە کوردستان ڕاستە یعنی پەرلەمان پەکی کەوتووە حکوومەت کار بەڕێکەرە بەڵام خۆ ئەوەنە سەری خەڵ بە بابەتی لاوەکیەوە نەیەشێندێ کە تەرکیز بکرێتە سەر بابەتێکی دیاریکرا بۆ نمونان 5,000 بەرمیلەیان نرخی بنزیندا بەزێندێ وەکو عێراقی ئەوەیە ئەم نەوتە ڕادەسی عێراق بکرێتەوە یا سنوورەکان بکرێتەوە دەستی حیزبی لێ بەدوور بکرێ بۆی لە وڵاتانی تر لەم دووسێ حەلە زیاتر نییە کاک حەشیم باش تۆ دانیشی خەڵک مەشغوڵ کەی دێ ئەوە فلانە بنزیخانە هەرزانی کرد و کەناڵێکی سەرۆکی حکوومەت شتێک بڵێ و کەناڵی نەیارەکەی شتێکی تر بڵێ و کەناڵی زۆنەکەی ئەمدی و شتێکی بڵێ و کەناڵی ئۆپۆزیۆنەکەی شتێکی ئەمە خەڵک مەشغوڵکردنە ئەبێت تەرکیزەکە بڕاتەوە سەر یەک شوێن تۆ یا لە پاڵاوگەکانەوە هەرزانیەکە یا ڕادەسی بەغای بکەرەوە لە بەغداوە بێ یا سنوورەکان بکەرەوە لە دەرەوە بنزین بێنرێتە ژوورەوە لەمە زیاتر حەلی ترن نییە باش بەس باسی داهاتت کە ئێستا پێشتر وەزارەتی دارایی ئەنجومەنی وەزیرە ڕوونکردنەوەی هەبوو دوای کۆبوونەوەکانی دەڵێ لە 170 داهاتی ناوخۆی هەرێم کەمی کردووە پێشتر بەڕێزت لەسەرم کە لە خۆری پێش و بەراچووی زۆر کردو داهاتە ناوخۆیەکان بۆ سنوورەکان پێ دوایە لە 170 کەمی کرده بێ ئێستا لە 400 میلیاری مانگانە هاتوتە 100 میلیار کەمتر ئەوە چۆنە یاخود بۆ شوێنی دیکە دەڕەوە پێویستە بەچی کاک حەکیمەوە کۆمنتێکی زۆر جوانم خوێن بوو لەم باوەیاڵێ بەس نەبوو ڕیفراندۆمەکە سەری نەگرێت ئەگینا بە 40 میلیۆن دلار وڵات چۆن بەڕێوە برێ کە داهاتوو تۆ 40 میلیۆن دلار بێ وڵات چۆن بە 40 میلیۆن دلارەوە بەڕێوە برێ ئەگەر ڕیفراندۆمەکە سەری بگرتایە کاک حەکیم داهات ڕوونا داهات ئێستا زۆر زیاتری کردووە لە بینی زۆنی سەوز و زۆنی زەر داهات وەرەگیرێ لە تەماتەوەی هێلکەوە بگرێتاوەکو علەف و مریشک و نەوت و گاز و گازوایل و مۆبایل و هەرچی شتەیە ئەمە داهات وەرەگرێ لە بینی یەکێتی و پارتیە پێشترم حاڵەتەنەوەی سەر دو ساڵ پێشتر بەس بۆ نمونە لە نەوت و گاز هەبوو ئێساوا بچووکیان کردوەوە لە سەوزە و دڵێن لە ئاژەڵیش وەری دەگەن لە ئاژەڵ و هێنانی ئاژەڵ کاک حەکیم کابرا لە کەرکووکەوە لە بازیانەوە سەوزە بارەکە سەوزە ئەم تەڕەتیزە و کە کۆمەڵی خیار و ئەوانە بارەکە لەوە وەرێگرن ئەڵە پیکابێکی پێ ئەمە بۆی دارێ حیزب ئەبێ ئەوە نەمان بیتێ یا ناوی بازگەکەش هەیە خۆ من ئەو کاتە کاکڕێوارتەها محافزی کەرکووک بوو پەیوەندیم پێوە کرد باسی ئەو کەیسەم بڵێ یعنی سەوزە فرۆش کابرا کە سەوزە ئەفرۆشیت پیکابێکی پێەیە بۆی 25,000 پیاکە یەت بۆ بازیان لێ سەوزەکەی بارەکە ئەوێ بڕاتەوە لەوێ ئەوەی لێوەرەگرن نانەخێر کاک حەکیمدا زۆرە وەزارەتی دارایی بڵێن نانەخێر ناچێ من هەفتەی پێشولەیەکی لە بانکەکان بوو مۆزەفی بانکەکە وتی نەپارێ کارەبامانێتە لا نەپارێ ئاومانێتە لا نەپارێ وتی هەمویان بردووەتە ناو بانکەکانەوە بڵێ وتی بۆی کە ئێمە وەکو حکوومەت ئاگامان لێ نەبێ یعنی پارە ئەوەی کە باجە ئەوەی کە ڕسمە ئەوەی کە گومرگە پارەکەشی هەر ناچێتە ناو بانکە حکوومیەکانەوە ناچێتە ناو ئەو بانکانی کە ڕەبتی بە وەزارەتیدا ئێستا ئەوە شۆکار بوو کە لە سیستەمی ئەسیکۆدا لەگەڵ عێراق ڕێکەوتن ناکەن با بڕێرە جێبەجێ بکرێت تاخیر بوونەکەی کە تاخیر بوو ئێستا لە عێراق لە بەپێی ئامارەکانی دەستەی گۆنگ بێ لە 100 بەڵێن زیادی کردووە داهاتی گومرگی دوای سیستەمی ئەسیکۆدا بەڵێ جا کاک حەکیم ئەوە بکرێت پرۆژەیەکی باشە چکە بێ بە پرۆژەی ینی بە ئینێکی موحەد و ئەو کاتە ڕێژەی داهات زۆرە بێەوە ڕێژەی داهات دیاریکراوە بێەوە و کاتە حکوومەتی عێراقی بە پێوە مامەڵاکە چەند داهات هینکار نەکەوەی کە ماگانە بۆ نمونە مەڵێ من 125 ملیارەکەم نییە بینێرم و بەغاشی خا بە ئینا تۆ تەسەور کرا چیان کردو کاک حەکیم بۆ 125 میلیارد دینار کە توانایان هەیە بیدەن و نایدەن فەرمانبەرانی هەرێمی کوردستانیان کردووە بە پلە دوو لە ئاستی عێراق کە لە کاتێکا بەردەوام ئەڵێ ئێمە هاوڵاتی عێراقین و بێوەکو هاوڵاتیەکی بەسرە و بەغا ئەوانە مامەڵەمان لەگەڵا بکرێ هەنێ خەڵکیش زیاترە ڕوا ئەڵێ ئێمە لە سەروی عێراقی نوێبێ عێراق چامان لێ بکە ئێستا بەدەستی خۆیان هاوڵات فەرمانبەری هەرێمیان کردووە بە پلە دوو یعنی هەرڵێ لەبەر 120 میلیارەکەی بۆی بەغاشتیان بۆ کەم کاتەوە ئەمان دەست نەکەن بە داهاتی خۆیانە بیدەن بە عێراق
طبعا ئێستا بەمنەوە بەغات دووسێ مانگی تر ئەمە من و تۆ دانیشتوین قساکەین ئەمشەو دووسێ مانگی تر بەم لێ بڕینەوە بینێرێ کێشەی زۆر گەورە دروستە بێ لێرە ئەو کاتە وانە بێژ ئەو بزانم کێ موچەکانیان دواکەوێ و یەکێتی و پارتی چۆن موچەی ئەمانە دابینەکەن چکە شتێک نییە بە ناوی داهاتی موحەدەوە بە ناوی خەزێنەیەکی موحەدەوە لە هەرێم پارتی بەجیا داهاتی خۆی سنووری خۆی مامەڵەی لەگەڵاکە و یەکێتیش بەجیا مامەڵە لەگەڵ سنووری خۆیاکە ئیتر ئەو کاتە بزانم چۆن دەستیان ئەچێ بە گیرفانی خۆیانە پاری وانە بێژ و گرێبەست و مامەڵ کۆمەڵەفی ئەیتر بدەن لەم سنوورەیە باشە هەڵمەتێکی دیژە کاتشمان کەماوە بەس هەڵمەتێکی دیژەکان دڵی هەبوو لە عێراق گرینگە لێرە جەست پێ بکە یاخود ئایا لێرە بەقەد عێراق گەندەڵی هەیە یاخود ئەو زیاتر یاخود عەدنان جومێلیمان لێرە زۆرە یاخود ئەوان زیرەکترن لە تەکنیکی دزینی پارە وڵی کاک حەکیم ئەگەر لەوێ تا ئێستا عەدنان جومێلیەیەک هەبێ لێرە 100 عەدنان جومێلی هەیە بەڵام ئاغ بۆ عەلی زەیدیەک کە دروست بێ مامەڵە لەگەڵ ئەمانە بکە کە نیمانە کە جومێلیمان زۆر بەس عەلی زەیدیمان عەلی زەیدیمان نییە ینی ئەو عەلی زەیدی سەرۆکوەزیرانە کە ئاوا هێزە نێرێت و دەفتەرە دۆلارەکان لە ژێرزەمینەکان ئاهێنێتە دەرەوە لە سەڵ و لە نازانم چیایی هێنێتە دەرەوە هەرچەند ئەمان ێستا بەشێکی و پارۆشتا ئەوە مامەڵی لەگەڵا ناکەن کاک حەکیم یعنی تۆ سەیری کە داهات تۆ سەیری تەکنیکەکە زیرەکانی ترە لەوەی بچناوەگرن ئێستا بۆ نمونە ئەگەر ئەم داهاتە ئەگەر بیشی بن لەناو خۆیان بەگەڕی بخەنەوە هەر جوڵەیەک هەیە لە بازاڕە هەر کار و کەسابەت یار خەڵک لانی کەم تۆزێ وەزعی باشترە بێ خۆخرێتەوە بازاڕ ینی دەورانێکەکە بەڵام ئەمان ئەیبەن و ئەیبەنە دەرەوە ینی داهاتەکە ئەبەن و ئەیشیبەنە دەرەوە یعنیەوە نییە بڵێم خەڵک بە دەستی دووش بێ هەر ئیسفادەی لێ بکە بکرێتە پرۆژە بکرێتە ئیسیسما بکرێتە شەریکات بکرێتە ئەوەشی کە ئیسیسمار و شەریکات وینی هەمووی لە زەرەرایە چکە ئەو داهاتە کە ئەبێ بەگەڕ بخرێ کە ئەبێ دەوران بکە دەوران ناکە ئەبرێتە دەرەوە ئەم داهاتە ئەبرێتە قەتار ئەبرێتە ئیمارات لێو بە پرۆسەیەکی سەیر و سەمەرە ئەبرێتە ئەڵمانیا ئەبرێتە بەریتانیا ئەبرێتە ئەمریکا خەڵک هەبووە لە ماوەی لە بەریتانیا هاتووەتە وتوێتی 50 ملیۆن پاوەنیان بۆ هێناوم کە سپی بکەمەوە لێەوە هەر لەم ناوچەی خۆمانەوە زۆری پارەکان برێتە دەرەوە نانە لە ژێر زەمین و ئەوانەیە ئەوە ئەمان ڕەنگە لە 90ەکانە ئەمەیان کرد بێ ڕەنگە لە 2000ەکانە ئەمەیان کرد بێ بەڵام ئێستا شتیتریان هەیە بە شێوازی ترێ بەگەڵ کوژماری چکە دەڵێن ئێستا لە عێراقڵن گەندەڵی زیاترە و قسەی بەرپرسانە زۆرجار پەرلەمانتارەکانی خۆیان با دەڵێن ئەگە وەکو ژمارەی دانیشتوان حسابیکەین وەکو داهاتێری و عێراقش وەکو یەک گەندەڵی هەیە لە هەرێمی کوردستان زۆر زیاترە کاک حەکیم ئەگەر بەراوردی ژمارەی دانیشتوان بکەین بەراوردی ژمارەی دانیشتوان بەراوردی داهات بکەین نەکەی مەبلەغەکە زۆرە چکە 34 ساڵە ئەمان خەریکن بەڵێ حتا وتویانە من لە بەرنامەیەکی تریشاوتم یانە حزبەیە لە ئەقلیم بووە بە حزبی 200 میلیارد دۆلاری 200 میلیارد دۆلاری دەوڵەمەندترین حزب ئێستا لە کوردستانن بێگومان لە کوردستانەوە دیارەکە حەکیم یعنی خۆ ناتوان دێ بشارێتەوە یعنی نمونەوە کەمە حزب دەستگای تۆ بڕۆ سەیری پاڵاوگەکانیان کە عەفوم بکەیت تۆ بڕۆ سەیری پاڵاوگەکانیان کە سەیری فڕۆکەکانیان کە سەیری قوتابخانەکانیان کە سەیری ئیسیسمارەکانیان کە سەیری پرۆژەکانیان بکە لە دەرەوە سەیری نەخۆشخانە و سەیری ڕێستۆرانت و سەیری هوتێل و سەیری نەکانیان بکە لە دەرەوە سەیری پرۆژە سەیری ئەمانە بکە یعنی بۆ دەرەکەوێ کە حەجمی ئەمانە زۆر لەوە زیاترە باش پێنج خولەکمان ماوە تایبەتیکەین بە پەرلەمان و حکوومەت پێشبینی دەکەی پەرلەمان لە کوردستان سانیزکەی 2 ساڵ ئێستا بێتەوە مانگی دە 2 ساڵ هەڵبژاردن نکراوە پەرلەمان کارە نەکراوە پەرلەمان کارە بکرێ پێ دوایە دەکرێت کارا بکرێ یاخود چارە سەر هەیە بۆ ڕزگاربوون لەو چەق بەستویە کاک حەکیم طبعا لە دەرەوە یەکێتی و پارتی نیەتێکی جدی نییە بۆ ئەوەی کە هەوڵێکە بێ پەرلەمان کارا بکرێتەوە یان هەڵوەشێنرێتەوە چکە تۆ لە پەرلەمانێکای 2 ساڵە نزیکی 2 ساڵە هیچ داوامیشی تیان ناکرێ هیچ چالاکیشی تیان ناکرێ و ئەتواندێ یعنی دۆخی چەق بەخستووی هەرێمی کوردستان بە هەڵوەشانەوەی بێ یا بە کاراکردنەوەی بێ کاریگەری لەسەردا بندێ هیچ جوڵەیەک لەسەر ئەمە نابیندێ ینی بۆ خۆی ئەمە هینە یعنی جێی پرسیارە ئەبواە جوهدێکی وا هەبواە لە دەرەوە یەکێتی و پارتی باش بەداخەوە عەفومکەی بەداخەوە لە دەرەوەی یەکێتی و پارتی هێز هەیە وەکو عەمیلی خێر وەکو دەستی خێر باسی ئەم پرۆسەیە کە لە کاتێکە ئەو هێزە دەیان ساڵە یەکێتی و پارتی بە شەڕی ناوخۆ بینیەوە بە دۆستایەتیەوە بینیوێتی بە نزیک بوونەوە بینیوێتی بە دژایەتیەوە بینیوێتی بە لێکترازانەوە بینیوێتی بە زۆر شتەوە بینیوێتی کە ئەزانێ
یەکێتی و پارتی دژی یەک بن دۆستی یەک بن خێر نادەنەوە بۆ میلەتە یعنی نەشەڕیان نەئاشتی نەشەڕیان نەئاشتیان خێر نییە بۆ میلەت نانە خێر نییە بۆ میلەت چکە کاک حەکیم ئێستا ترازان و دوورکەوتنەوەی یەکێتی و پارتی یەک لە یەک لە مستەوایەکی سیاسیە لە مستەوای تیجاری و بازرگانی و کۆمەڵشتی ترا هەر نییە یعنی بزانە یەکێتی قەت قسە لەسەرەوەکە پارتی چەند پارەی نەوتەبە بزانە پارتی قەت قسە لەسەرەوەکە کە بۆچی پرۆژەکان لە سلێمانیا جێبەجێ ناکرێت لە کاتێکە ئەبێ بەداهاتی سلێمانی بکرێ بزانە یەکێتی قەت قسە لەسەرەوەکە پارتی لە سنوورەکانی خۆیەوە چەند سەرانە لە خەڵک وەرەگیرێ بزانە پارتی قەت قسە لەسەر ئەوەکە کە تەنکەرەکانی سنووری خۆی بەناو سلێمانی ئاڕوا بۆ ئێران یعنی هیچ کێشیان لەم مینانە نییە لەم بوارەیان نییە ئەوەی کە بازرگانیە ئەوەی کە ئابوووریە ئەوەی کە جۆرێک هەردوو لا ئیسفادە لە یەکەکەن لەمە هیچ قسەیان نییە ئەوەی کە هەیە لە مستەوای حکوومەتایە و پەیوەندی بە کۆمەڵێکی ترەوەیە هێزەکانی دەرەوەی دەسەڵاتوانی هیچکەنیستا کۆمەڵ پێشتر بایکۆتی پەرلەمانی کرد دەکرا هەموو بەیەکۆ بایکۆتەکە بکەن من ناکەم کۆمەڵی ئیسلامی بەردەوام بێت لەسەر ئەوینەیەکێ لە مووقیفە هەرە جوانەکان کە نوانوێتی کۆمەڵی ئیسلامیە کە دانی بە هەڵبژاردنەکەیان نەناوە و تاوەکو ئێستا بە دەربووە لە هەڵوێستێکی باش بۆ هەڵوێستی کۆمەڵ هەڵوێستێکی زۆر باش بووە و تەنیا هێزە تاوەکو ئێستا دانی بە پەرلەمانێکی ناشەرعی هەڵبژاردنێکی ناشەرعی و ناشەرعی بوونی یەکێتی و پارتیە یعنی بۆیە هین کردووە نەچوەتە ولا هەمووشی گرنگتر نەچوەتە ژێرباری ئەو پارە حرامەی کە نزیکە یعنی نزیکەی 2 ساڵە وەرەگیرێت لە پەرلەمانی کوردستانەوە کاک حەکیم ئەمە ئەوەی کە ئەڵێ هێزی ئۆپۆزیسیۆن من تا ڕادەیەک هێزی ئۆپۆزیسیۆن نابینم لە دەرەوەی یەکێتی و پارتی هێز هەبوو جەنابە خۆ بیرتە ئەو کاتێک کە خولی پێشووی پەرلەمانی کوردستان تەواو بوو ئەیوت من پەرلەمانتارەکانم ناچنە پەرلەمان و موچەش وەرناگرن بیرتە ئێستا 2 ساڵە 15 پەرلەمانتاری لە پەرلەمانی کوردستانە موچە وەرەگرێ و داوامیش ناکەن ینی ئەم گۆڕانکاریە بۆچی خەڵکی تر هەبوو ئەیوت من پێم ئەغزا 8 ملیۆن دینار موچەکەم بێ بەڵام باوکم تەقاوەتەکەی 500,000 دینار بێ ئێستا بە 2 ساڵ موچە وەرگرتنی بێدەوام لە ناو پەرلەمانی کوردستانە بەقەت 23 ساڵ موچەی خاننشینەکەی باوکی پارەی وەرگرتەوە هیچ کێشەشی نییە خەڵکێ ناڵێن بووە بە نێوەنگیر لەم هینەیە بووە بە نێوەنگیر یعنی نێوەنگیری بۆ یەکێتی ئەو ئەرکی ئۆپۆزیسیۆن نییە یعنی یەکێتی و پارتیە کات بێت نەسەر ئەوەی لە ناوچەکەیە شەڕ بێ ئاگرباران بێ کە دوژمنی قوارەی هەرێم زۆرە خۆی ئەمانە باکی پێی نەبێ خەریکی ململانێ بێ لەسەر کۆمەڵێک بەرژەوەندی و مەساڵحی تەسکی حیزبی هی هەردوو زۆن و هین ململانەی دوو کەس ئیتر تۆ بۆ خەمی ئەخۆی کۆمەڵی ئیسلامیش دوێنێ من تەمە ناکەم ئەوەی نەبێت لە کۆبوونەوەیشە باسی کاراکردنەوەی پەرلەمانی کردو تەمەنای کاراکردنەوەی پەرلەمانەکە نوشتی وایە ینی خۆی بایکۆتی کردووە ناچێت لەو دوێنێ وتەبێژی کۆمەڵ میوانی بەڵێ آخر ناڵێم شتێکی وان بینی وتم نەڕایی گۆڕاوێ کۆمەڵی ئیسلامی چکە ئەوان مقاتعیان کردو باوەڕیان پێ پەرلەمانتارەکانی گەرچەند بۆ زانیاریت پەرلەمانتارەکانی کۆمەڵەوانی بۆ پەرلەمانی کوردستان دەرچوون خەڵکی زۆر دڵسۆز و خەڵکی زۆر چاک و خەڵکی زۆر خۆشەویستی ناو خەڵکن و بەردەوام بۆ نەفەسی لە پەرلەمانی کوردستان وەکوی لە پەرلەمانە بن لە دەرەوە ئیشەکە من ئاگام لێیانە و خەڵکێکن خەڵک خۆشی ئەوێن یعنی چی لە ناو پەرلەمانە بن چی لە دەرەوە بەڵام ئەم هەڵوێستەی کۆمەڵی ئیسلامی ئەم هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی باوکو خۆی تەقدیر بکرێ باوکو خۆی هان بدرێ نەک تووشی ئەم تەناقوزاتی کە هێزەکانی تر تووشی بوون تووشی ببن یعنی خەڵکەیە مووقیفی سیاسەکەی پێی وایە خەڵک بیرێچێتەوە لە ماوەی مانگێ 2 مانگا گۆڕانکاری بەسەرایە پێی وایە خەڵک بیرێچێتەوە بڕێت زۆر حیزبێک و بایکۆتی پەرلەمان بکەین بەسەندێکیان زوو پەش ئەوش یەکێکە لە ئیشکارەکە ئەوە خولی پێشوو تووشی ئەوی نەبووین من تێناگەم یعنی ئەکرێ بۆ نمونە پارتی و یەکێتی لە چەند مانگی داهاتووە پێک بێنەوە و هیچ کێشەشیان نەمێنێ بەڵام پێم سەیرە ئەگەر خەمی خەڵکیان هەبێ بۆچی ئەم حیزبانی دەرەوە یەکێتی و پارتی ناتوان نزیک بن لە یەکەوە بەڵام کێشەی هەرە هەساسی ئەوەیە کاک حەکیم بەشێک لەم هێزانە ڕەدووی هێزەکانی دەسەڵات کەوتو ڕەدوو کەوتو سوپاس دەکەین کاکردابان محەممەد مانماکی سوپاسیان بدەن سوپاس ببینەوەی بەڕێ سوپاس باوکارانم خواتان لەگەڵ